من خۆم ئەو خۆلیایم هەبوو یان بڵێم کە ئەو بیرۆکەیم هەبوو کە ڕۆژێک لە ڕۆژان ئەبێ خاوەنی پرۆژێکی خۆم بم. گەورە بچووکێکە هیچ مۆزوع نییە، تەنها ئەبێ پرۆژەیەکە بێت کە خۆم کاری تیا بکەم و چەند کەسێک تریش لە دەوروبەری خۆم بخەمە سەر کارێک کە لەگەڵ منە ئەو کارە بکەن، چونکە هیچ ئیشێک بەتەنیا ناکرێت. ئەمە وەکو بیرۆکەکە بۆچی دیزاینم هەڵبژار، بۆچی جلوبەرگ. من خۆم بە 2-3 ساڵێک لە چەند کارێکی بە فریلانسەر بووم، دیزاینەری جلوبەرگ بووم لە چەند کۆمپانیایەکی ڕیکلام کاری دیزاین جلوبەرگم کردووە و لە چەند کارێ و بەرهەمێکی ڕیکلام و هونەریشدا بەشداریم کردووە بە عینەن پۆزیشن. لە دوایە بیرم لێکردەوە کە من ئەبێ پرۆژەیەکم هەبێ، پرۆژەکە باشترین شت و لەگەڵ خولای خۆمە ئەگونجێت و زۆریش حەز بە دنیای فاشۆن و مۆدێلەکەم خۆم و چەند ستافێکی تر کە هاوکاری منن لە پرۆژەکەمە ئەوە ساڵێکی بەردەوام ئێمە خەریکی کارکردین. من ئەمڕۆ وەکو سەرەتایترین ئەو ئیشەی کە بمەوێت دەست پێ بکەم بۆ دیزاینێکی تازە دەست ئەەکەم با کێشانی ئەو بیرۆکەی کە هەمە بۆ دیزاینێک یاخود بۆ جلێک بۆ مۆدلێکی نوێکە لە بیرۆکەی خۆمایە، ئەوەی کە لە خەیاڵما هەیە محاولاکەم وەکو یەکەم هەنگاو بیخەمە سەر کاغەز بۆ ئەوی بتوانم دیزاینەکە یا خوشکڵەکە لە بەرچاوم بێت تا بتوانم اختیاری قماشی بۆ بکەم یاخود بیەم بە هاوکارەکانم بۆی درومانەکەی و ئامادە بکەن وەکو جلێکی تازە. ئێستا وەکو وتم یەکەم هەنگاوێتی کە ئەبێ تەشکیلە یاخود سکێچی ئەو بیرۆکەیە بکەم بۆ جلەکە کە لە خەیاڵمایە. دیزاینەکەی ئەمڕۆشم 2 پارچەیە، تقریبا جلێکی زستانەیە، زۆریش ینی بۆ مناسبەیەک ئەبێت جلێکی زۆر عادی نییە. دواتر لا قماشەکەشی بۆ اختیارەکەم بە پێی وەرزەکە بە پێی ئەو مۆدێلە بزانم چی بۆ ئەگونجێت، دەستێک ئەم بە هاوکارەکانم لەگەڵ قماشەکەی و لا دیزاینەکەی بۆی بتوانن ئامادەی جلەکەم بن یاخود جلێکی ئامادەکراوی بە خەیاڵی من ئامادە ببێت. ئێستا دیزاینەکەی ئەەکەم وەکو هەر کارێکی تریش کە کردومە هەر لە پێشەوە دیزاینەکەی کێشم. 2 پارچەی جلەکەم هەیە وەکو چاکەتێکە، چاکەتێکی تۆزێک درێژە، تقریبا ئەبێ گەورەش بوەستێ لە بەری کەسەکە کە لە بەرەکەی نابێت پڕ بەبەری بێ، کەواتە من پێویستم بە قیاسێکی تۆزێک گەورە هەیە. ئەینجا ئەم جلا لە 2 نوع پارچە ئامادە بێ، یەکێک لە پارچەی شامووە، قماشێکی شامووە یاخود پارچەیەکی تۆزێک ڕقباو لەگەڵ چەرمی تێکەڵە بێ بۆ هەندێک لە بەشەکانی وەکو ئەکسوارات یاخود بۆ دیزاینێکی تازە بەم بەجلەکە چەند پارچێک چەرمی تێکەڵە بێ. بۆ نمونە لێرە لە سەر دەستەکەی چەرمی زیایم هەیە، سەردەستی جلەکە لەگەڵ سەر گیرفانەکانی ئەم شتە 2 گیرفانی گەورەی هەیە ئەم چاکەتە، هیچ شتێکیش دیار نییە بۆ داخستنی، ئەمە ئاوە بەڵام بە شێوەیەکی گەورە پاشان شتوێنێکێت لەسەر جلەکە کۆبێتەوە کە ئەی کاتە پڕبەبەری ئەو کەسە یاخود ئەو قیاسی کە لە بەریەکە. هەروە لەگەڵ تەنورەیەکی تقریبا نیمچە کورد، چونکە زۆر کورت نییە، تقریبا تا خوار ئەژنەوە وەستەی لە پشتەوە بۆی مڕیح بێ بۆ لە پێکردن فەتحەیەکی بچووکمانەوێ. ئەم دوانە ئەبن بە پارچەیەک کە هەندێک جار مەسەلەن پێویستەکە تەشخیص یاخود دیاری بکەم چ ڕەنگێک بەکارێنم. بۆ نمونە ئەمڕۆ من قماشەکەم ئەمە پێم باشە سەوزێکی عەسکەری بێت، ئەمە دیاری ئەەکەم لێرە، پاشان ئەو بەشانەی کە بە چەرمە ڕەشەکە ئەیکەم تەنورەکە لە بەروی لەژێر چاکەتەکە ئەبێت هیچ بەشێکی نابێت قماشێکی سادە بەکارێنین. زۆرترین و ئیشانێکیکەی لە جلەکەیە ئەکەوێتە بەشی سەرۆی ینی بەشی چاکەتەکەی، چونکە زۆرتر لە بەرچاوایە تەنورەکە زۆر ینی زۆر بارز نابێت لە بەرەوە زۆر ئیشکردنێکی زۆری تیان ناوێت. و من ئێستا کە ئەمە ئامادەیەکەم ئیتر ئەیبم بۆ هاوکارەکانم بۆی یارمەتیم من لە دروستکردن یاخود لە ئامادەکردنی ئەم جلێ ئەم دیزاینی کە ئەمە ئامادەی بکەم.
من زۆربەی ئەو ڕۆژانەی کە ئەگەر دیزاینێکی تایبەت یاخود مۆدلێکی تازم بەدەستەوە بێ بۆ ئامادەکردنی بەیانیەکەی وەکو ئێستا یان بۆ دوای هەنگاوی یەکەمی دوای دانانی دیزاینەکە خود ئامادەکردنی دیزاینەکە یان بۆ دیاریکردنی قوماشەکە لەوێ قوماشەکانم اختیارەکەم ئەبێ بەپێی ئەو دیزاینەی من یاخود بەپێی کۆمەڵێک تایبەتمەندیدیمان هەیە بۆ نمونە وەرزەکە یاخود مۆدلەکە بێ قوماشەکە اختیارکەم زۆر جار من هاوکاری ئەوانیش وەرەگرم پرسیاریان پێکەم کە هاوکارم من لە هەڵبژاردننی قوماشەکانم ئێستا کەواکەم ئەچم بۆ ئەم دیزاینە تازەی و ئامادەی کە ئامادەم کردووە بۆ ئەم بەرنامەیە بەیانی و باش ڕێبەر چۆنی حاڵە باشە زۆر زۆر سپاس هەر بژیت مەمنونم دەنگ باستان چۆنە بژیت باشم ڕێبەر ئیشی تازەم هەیە و بزانم چی تازەتان هەیە یارمەتیم با وەک هەمیشە تێ تۆزێک بکشێت ئەمە یەک تۆزێک کشی هەبێ زۆر نابۆی لە کاتی درومان یارمەتی با تۆزێک ڕق بۆستە ئێستا ئەمەمان هەیە بەس ئەمە یەک تۆ زیاتر ئەکشێت بەس ئەمەشمان هەیە ئەمە کەمترە کشێ و جوانتریشە ئاسووتریشە سەریکە ڕێنکانیشی زۆر جوانن حەزم لەم ڕەنگەیە ئەم ڕەنگە ساڵسی زۆر جوان و زۆر مۆدێلی شێت ئێستا جا من ئەبێ چەرمی تێکەڵاو بکەم لەبەرەوە ئەم ڕەنگە جوانە بۆ چۆن مۆدلێک تێت ئاوای سە ناتوان پێت بڵام بەڵام دوو پارچەیە شتێکی وەکو ڕێکۆتی بێت بەڵام دوو پارچەیە و ینی بەتەنیا هەردووکیانە بەرەکە هیچ لە ژێرەوە دیار نابێت هەندێک چەرمیش لە هەندێک شوێنە دیارە ئەمەت هینە بەرەکەی سەودەیە سەودە کەمە ئەبێ زۆری بۆ بەر 2 متر بەسە 2 متر 2 مترم بەسە بەسەر چاوە من 2 متر لەمە دووەلێکەمانە باشە چونکە زۆر درێژ نییە تقریبان سێ چارەکە وەستێ ئەمانەوە 2 متر بە چاوان ئەی مۆدلی تر چی ئەوە نانە ئەوم ئەوێت بۆ ئەو ئیشە تایبەتەکەم ئەو ئیشە تازەیەم بەڵام قوماشی تریشمەوێ لەم قوماشانەی ئەمانەی سە زۆر ئێمە ئیشی پێکەین ڕێبەر نازام ئەم ساڵ مۆدلی 2010 بوردە لە 175 ئەمانەیە ئەجا ئەم ڕەنگە ئەم مارۆنیە ئەم مێوژیە ئەم وەرە هەر زۆر باەتی ئەم ساڵ زیاد هات باشە ئەمە سەوزەکەش زۆر باەتی ئەم دوانم بۆ دابنێ سەوزم هەیە بردم جاری پێش و ئەلم دوانەشم بۆ دابنێ لەمەش بەسەر چاو ئەمان بۆ چی تێت چ مۆدلێک بۆ بۆدیم ئەوێن بەڵام بۆ چوونە دەرەوەی ئەتیادی ینی دیزاینەکانم حازرە ئایەکی مەتر چارێکێکم بەسە لە هەردووکیانم بۆ دابنێ ئەمڕۆکو هەموو ڕۆژەکانی تری کە هاتم بۆ قوماش بە مفاجئی ئەم دوو کچە جوانەمان بینی لێرە دیزاینێکمان بۆ اختیارکردن بە لەگەڵ هەمڕای خۆیان و لەگەڵ کاگرێبەریشە ئەم دوو قوماشەمان اختیار کرد لەبەرەوەی زۆر باوێتی ئەم نوعی قوماشە و بۆ عازی و بۆ ئەو نوعی جلانەی کە ئەمانەوێت کشی هەیە کە جلەکە جوانتریا بەدەستەوە لەگەڵ خانمان ئافو ئەمان اختیار کرد و ڕێی ئێوەش لەسەری بوو ئەمان بۆ بەدی بۆ ئەم زۆر جوان و کەشخە دەرەچێت شتێکی زۆر جوانە خۆش یار اختیارەکەیەوە بەکسەر کە هاوتی بۆ بەدیمەوێت بەس ئێمە دوای اختیارێکیشمان کرد بۆ ئەو کە بیکا بە عزیز کە زۆر باەتی زۆر جوانە ڕەنگەکانیش بۆ هەم فەسڵەکە ئەگونجێت هەم بۆ ئەو دیزاین و مۆدلانەی کە دامان نابۆیان و بە پێوەی کە گەنجیشن تەمەنیان زۆر کەمە جوانە ینی بۆ ڕەنگی کراوە زۆری شیکن هیوادارین دیزانێکی زۆر جانجلێکی جوان دەرچێت کە بە دڵتان بێت. ئێمە بە دوو بەش ئیشەکەین بەشێکیان وەک ئەو شوێنانەی تری کە جلوبەرگ ئەدورن لەسەر شێوەی داواکاری ئەو کەسانی کێنە لای ئێمە لەسەر داواکردنی مەسەڵەن کەستەمەرەکانمان بە شێوەیەکی تریش دیزاینی خۆمان هەیە دیزاینەکەین و جلوبەرگی ئامادەکاری خۆمان هەیە بۆ فرۆشتنەوە
لەو بینەشا جۆرێکی تر لە کارکردن دروستە بێ ئەوەی کە ئەو کەسانی کێنە لامان هەندێک جار هیچ بیرۆکەیەکی لانیە هیچ اختیارێکی نەکردو بۆ ئەو جلەی کە ئێوێت ئەگەر مناسبەیەکی هەیەیان هەر شتێک بۆنێکی تایبەتی هەبێت لای ئێمە دیزاینەکەی بۆکەین اختیاری خماشی بۆکەین هاوکاریە بین تا ئەو کاتێ شتێک بەدڵێ بێت و بۆیە دوورین و ئەمەش جۆزێک دروستە بێت لە بینی ئەو دوو کارەسەرێکی ئێمەیە. ئێمە لێرە من لەگەڵ خات و شەنگە ئیشەکەین فکرەکە و مۆدێلەکە هی خات و شەنگەیە شەنگە ئەیاد بە من تەطبیقیەکەم بۆ پارچە قماشەی کە هەمە تەطبیقیەکەم و ئەیدورم بە یارمەتی شەنگە خان طبعاً چکە ئەو هەموو مۆدێل و شتەکانم بۆ دانێ ئێمە جاری وایە ئیشەکان دوو بەشی خۆمان یعنی بۆی دانین مۆدێل و نەکەی بۆ دانین بەشێکیشی ئەمێنێتەوە ئەوەی کە بڵێن قماشەکەمان بۆ وێنێ خۆی فکرەیەکی هەیە ئێمە یارمەتیین ئێمە لە کاتی ئامادەکردنی دوورینی ئەو پارچەیە ئیحتیمامی پێئین یەکەم لە بڕینەکەی اینجا دوای دوورین دوای ئوتوکردن ئیحتیمام بە هەموو بەشەکانی ئەین بۆی ئەو شتێک کە ئەمانەوێ ئەوەمان بۆ دەرچێت وڵاو بۆ ئێمە تەقان مای خۆشحاڵیە ئەم بڵێن بە تایبەتی کە ئافرەتێکی شاو ئیشاکات چکە جاران ئەوە نەبوو هیوادارم نمونەی هەر هەبێ ئەو ئیشە بەرەو پێش بڕوات چکە بە حەقەت ئەم ئیشە ئەگەر پەری پێ بدرێ ئیشێکی باشە. ئێستا ئابزام گەشتوین بە کۆتایی ئەو جلەی کە داوام کرد لە هاوکارم بۆم ئامادەکە ئاچمە لای بزانم چی بۆ کردم بۆ دیزاینەکەم ئەوی کە کێشا بووم بۆی هیوادارم وەکو هەموو جارەکانی تر ئەو شتە بێت کە لە تەسەوری منابوو دڵنیام کە هەرواشەوە بەس هیوادارم ڕێک وەکو خۆی دەرچوو بێ ئاچمە لای ئەم هاوکارم بزانم چی بۆ کردین شیرین خان گەشتی بەکوێتەوە تۆزێکی ما باشە چەرمەکانی و کۆی کە پێم وتی ئیزافەیەکی بۆ سەر دەستەکەی بۆم ئیتر هیچی نامێنێوە نیە تۆزە کاریمە و تەواو بێ لەبەری مۆدێلەکەمانە دوای ئەیبینین کە چی بۆ کردوین دڵنیام کە ئیشێکی جوان دەرەچێ. بۆی جلێک شێوەیەکی زۆر باش و جوان جلێکی ئامادەکراوی زۆر جوان دەست بکەوێت کۆمەڵێک فاکتەریان کۆمەڵێک فلتەر هەیە کە ئەبێ زۆر زۆر گرنگە بۆی ئەبێ پیاتێ بەڕبەیەکێک لەوانە لە بیدایەتەوە بڕینە چونکە لە کاتی بڕینە ئەگەر خەلەلێک دروست ببێ ئەوە لە دوایی بە درومان ناتوانێت حەل ببێت لەبەرەوە ئەبێت زۆر تەرکیز بکەن لە یەکبەیەکی ئەو خوتوانەی کە بۆ جلێک پێویستەکە پیاتێ پەڕبین دوای ئەوە درومان کاری درومانەکە زۆر ئیشێکی وردە بەڵام لەوەی کە مەسەرەن کاتێک کەسێک درومانێگەکات سەلیقەی پێویستە لەگەڵیان ئەبێ حەزی بۆ ئیشەکە هەبێ بێ تااقەتی هەبێت چونکە ئیشێک نییە تەنیا لە کۆڵ بکرێتەوە بە جۆرێک لە جۆرەکان پێویستی بە هونەرە بەڕاستی تایە بەکاربێت چونکە خۆی لە خۆیان کارەکە هونەر بەشێکی زۆر گرنگە تایە لە دوای ئەوانش کاتێک جلەکە ئامادا بێ ئوتوکردن یاخود ڕێک بۆستاندنی ئەو جلانە بۆ ئەو کاتێک کە ئەپۆشرێت زۆر زۆر بەڕاستی گرنگە چونکە تۆ ئەو کەسێک کە جلەکە بە ئامادەکراوی لەبەری توێ ئەبی
ئەبینێدان لەبەری کەسێکە ئەبیندرێت نازانێت چی کراوە تەنها ئەیبینێت جلێکە لەبەریا ئەبێ ئەو شتێککە ڕووکەشە بۆ ئەو وەکو ئوتوکردنەکە یاوەکو هەڵبژاردننی ڕەنگەکان لەگەڵ یەکاو تەنسیق بێت لە بینی ئەو کەسێک کە لەبەری ئەکات وەکو قیاسات و کۆمانامووی زۆر زۆر گرنگە و لاخیرە ئەوە ئەتوانین بڵێ جلێکی زۆر باشی ئەوەی کە بە دڵی تۆیە ئامادە بووە. من ئەگەر بگەڕێمەوە بۆ سەرەتای دروستبوونی مرواری پرۆژەکەم ئاسان نەبوو کاتێک کارێکی تازە یەتە مەدانەوە یەتە بواری جێبەجێکردن و پراکتیزەکردنەوە بەڕاستی من تەنها دیزاینەر و تەنها شوێنێک نیم کە کاری دیزاینەکەم لە ئێستاە بەڵام متوان بڵم لە سەرەتاییترین سنتەرەکانی یەکەمین سنتەرێک و شوێنێکی تایبەتم هەبێ بە دیزاین بەڵام ئەمە ئاسان نەبوو تا وەرگرتن و جوابانەوەی ئەو کەسانەی کێنە لای من بۆەوەی کەسێک هەبێ اختیاری جلوبەرگیان بۆ بکات کە چی پێویستە لە بەرکەیت و چی نابێت تۆ لە بەرکەیت تۆزێک قورس بوو بەڵام هۆشیاری تاکەکان و خانمان بەتایبەتی لە چەند ساڵی پێشووتر زیاترە. زووتر وەریانگرت زووتر جوابانەوە هەبوولەوەی کەم من ئەتوانم اختیاری جلێک بۆ کەسێک بکەم پێشتروانە بۆ بەڵام ئێستا لە بیدایەتەوە ئاسان نەبوو هەندێک زەحمەتی بەدڵنیایی وەکو هەر ئیشێکی تر زەحمەتێک هاتوتە ڕێمان بەڵام لە ئێستا ئەمە کۆمەڵێک خەڵکی زۆر باش زۆر زۆر فەندۆست مەسەڵەن هونەردۆست یاخود تازەگەریان پێویستە و پێیان خۆشە شتی تازە تاقی بکەنەوە لە دەوری ئێمن کە ڕۆژانە کاریان بۆکەین ئێستا ئاسانتر بۆ بەڵام وەکوتم لە بیدایەتەوە ئەمە زەحمەتێکی زۆرمان هاتە بەردەم بەڵام تێمان پەڕان. ئەمە بەس سەردەستەکەی تەرمیک بێ گوفانەکەی ئێستا ئەمە لەم بەشەیە جلێکمان هەبوو دوێنێ ئامادەمان کرد بۆ یەکێک لەو خاتونانەی کە بەڕێکەوت بینیمانن لە دووکانی قوماشەکە دیزاین تەواو بوو قیاسات تەواو بوو ئێستا جلەکە بزانم هاوکارم تا کوێ گەشتووە بۆی ئەگە بزانین تەواو بووە ئەو کچە جوانش بانکەین لەبەری کات و بە بزانین چی دەرچوە جلەکەمان. ئاوان خان تۆ گەشتی بەکوێ؟ ئەتوانێت تاقیکاتەوە زۆر زۆر سوپاس دەست خۆش. ئەم مۆدێلە بەڵام ئیشێکی دەستی تیامێنێ دوایەوەی کە لە بەرەکرێ و دوایەوەی کە کۆتاییەت چونکە ئیشێکی بڕینی باسیتە بۆی نەخشە بکەین لەم سەرسنگەی ئەمە کە لەبەری کرد ئەنجا دواتر ئەم شتاکەین و ئەتوان دوای پیشانتان بین. باشە ئێستا هانێ وا بکەم تۆ چاکی کامە باشە چاکی کرد باشە. ڕاستی سوتپێکی زۆر جوان بوو کە لە بازار چاومان بۆ خانمە جوانەکەەوە دۆ دیزاینێکی زۆر جوانی بۆ من هەڵبژارد وتی با دیزاینێکی ئەمڕۆ من هەڵی بژێرم کە زۆرم بەدڵ بوو بەڕاستی ڕۆژێکی خۆشمان بدەسەرەوە پێم خۆشەکە لە کووردا زیاتر پەرە بەکاری دیزاین و ئەم جۆرە بابەتانە بدرێ کە بڕاستی ئەم خانمە زۆر لێ هاتووە دەستخۆشی لێ یەکەم نمونەی زیاد بێت. من هەمیشە سێرم کردو کە لە جیهانە براندی زۆر هەیە بەتایبەت بە دیزاین و زۆر پێشکەوتون و لە کوردستانیش بەگومان خانمی وەکو ئەممان هەیە و زۆر پێشکەوتووە و زۆر لێ رازیم لەو دیزاینێک کە بۆ منی داناوە زۆر دەستخۆشی لێکەم نمونەی زیاد بێت.
خەریکی بە براندکردنی بەرهەمەکانی خۆمانین واتە لە مستەوای ئێستا ناوەستینەوە بەگرە بەرەو پێشوون بەدیهێنین ئەویش خەریکی بە براندینکردنی واتە کۆمەڵێک ڕسوماتی خۆی هەیە کۆمەڵێک ئیشوکاری پێویستی خۆی هەیە کە ئەبێ ئێمە بۆ فلترانایە تێپەڕین کار بۆ ئەوەکەین بتوانین ئینشاءڵڵا لە ئایندەیەکی نزیکە هەرچەنەوە زۆر ئاسان نییە بگرە زەحمەتی زۆرە بەڵام پلانەکەی من ئەوەیە و خولیاکەی منیش ئەوەیە ئەگەر لە سەرەتاوە لە کوردستانی شابێیان بڵم لە سلێمانی شابێت لە بازاڕەکانە هەبێ وەکو هەر مارکێکی تر یاخۆت هەر جلوبەرگێکی تر کە ئەوە ئایندێکی زۆر نزیکە زۆربەی ئیشەکانی تەواو بووە تەنها تەسەورەکەم یەک لە هەنگاوی کۆتاییە بین یەک هەنگاوی ما بێ بۆی بتوانین جلوبەرگەکانمان بخەینە بازارەوە. هەڵبژاردن و تەنسیقکردن و خۆتە ڕێکخستنی ئەو ڕەنگانە بۆ جلێک یان لە یەک جلا تۆزە کاری پێویستە ئەویش چۆن ئەبێ چەند شتێک هەیە لە بەرچاوی بگیرێ بۆ نمونە وەرزەکە وەرزی ئەو جلوبەرگەی کە تۆ بۆی ئاماداکەیت یاخۆت ڕەنگی پێستی ئەو کەسە یان بەپێی هەندێک شت هەیە ئێمە بۆیە دیزاینەکەین بۆ نمونە من دیزاینەرێکم کارەکەی من ئەوە نییە هەرمان ئەو کارانی پێشووتر دووبارە بکەمەوە کارەکەی منەوەی تازەگەری بکەم ئەگەر لەوانێت تا ئێستا مثلەن دوو ڕنگ بەیەکەوە خەڵک وای زانی بێ شتێکی قەدەغەیە چەند ڕەنگێک بەیەکەوە نابن بەڵام باکسەوە بە تەسەوری من و بە بیر و بۆچوونی من کەسێک بۆ نمونە ئەگەر ئەو جلا پێش ئەوەی بدوورێ پێشی ئامادە بکرێ ئەو دوو ڕەنگە بەیەکەوە لەوانێت وە بزانی دەرناچێت بەڵام کاتێکەکەی بە جلو ئەچێتە بەری کەسێک بیرۆ بۆچوونەکە ئەگۆڕێت تێڕوانینت بۆ جلەکە ئەگۆڕێت لەبەرەوە هەندێک جار نابێت پەیوەست بی بە کۆمەڵێک یاساوە کە پێشتدانراوەکە بۆ نمونە ڕەنگی شین و زەرد ئەبێ ئیلا بەیەکەوە بێن نابێت دوو ڕەنگی تر تێکەڵاو بکرێن کە دوورن لە یەکتری نەخێر ئەوە بیر بۆچوونی خۆما کە نابێت پەیوەست بین بە هیچ یاسایەکەوە لە تەنسیقکردنی ڕەنگەکانە تەنانەت لە هەندێک جلی مەسەلەن حەساسیان با بڵێم تۆ بێ هەستیاریت هەبێ بەرامبەر بە ڕەنگی پێستی کەسەکە یاخود ئەو وەرزاوانی کە باسم کرد ئەوە تۆ لەسەر ئەو ئەساسە ڕەنگەکان ڕێگەخەیت بەڵام مەرج نییە تۆ ئیلا ئەبێت و ڕەنگە دیاری کراون یاخود سێ ڕەنگە دیاریکراون ئیلا ئەبێوانە بەکاربێن نەخێر کارەکەی مەژەوەی تازەکەری بکەین چاو شتانێک کە پێشتر نەکراوە بیکەین کە دڵنیام شتی تازە دەرەچێت و وای لێت مەسەلەن ئەتوانرێت بەکار بهێنرێتەوە ئەتوانێت شتێکی ئاسایی وەربگیرێت و بپۆشرێت لەبەر بکرێت.